عزیز سڵاوتان بێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە گەڵتان ئەبین بۆ باسی هەڵبژاردن وەکویەوە شاگادارن ئەمە 21ەمین بەرنامەی یاخود ئەڵقەی ئەم بەرنامە تایبەتەی کوردستان 24 کە تایبەت بوو بە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن. ئێوە شاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا ئێمە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان گەڕاوین و مەبەستمانە کە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە بەرنامەی کاندیدەکان بەڵێنی کاندیدەکان دنیابینی و تێڕوانین و دیدی کاندیدەکان بۆ پرسە جیاوازەکان بگوێزینەوە. ئەوەی زیاتر ئێمە جەختی لەسەر ئەەکەینەوە و تەرکیزی لەسەر ئەەکەین ئەوەیە کە کورد ئەم جارە لە بەغدا چی بکات، چۆن بڕوا بەرەو بەغدا، ئایا ئەوەی کە کورد نەیتوانی وە خاوەنی یەک لیست بێت بۆ ئەم هەڵبژاردنە کێشەی بۆ دروست کردووە یاخود لە دوای هەڵبژاردنەکان ئایا هەوپەیمانێتیەکان لە نێوان لایەنەکان بە چ ئاراستەیەکە بێت، چونکە بڕوا وایە کە هیچ لیستێک لە عێراق ناتوانێت 50 تا 55 کورسی زیاتر بەدەست بێنێت، کەواتە ئەمە بەمانای ئەوە نایەت کە لایەنەکان هەمویان پێویستیان بە یەکە بێت، تەنانەت ئەگەر بڕواشیان بە شەراکەت و تەوافق نەما بێ هەر پێویستیان بە یەکترە بێ بۆەوەی بە شەراکەت و بە تەوافق حکوومەتی داهاتووی عێراق پێک بهێنن. مەبەستمانە بزانین کە ئایا کورد چەند گرنگە بتوانێت بە پاکێجێکی استراتیژیەوە بەرەو بەغدا بچێت کاتێ لەگەڵ لایەنەکان دانوستان ئەکات هەمویان یەکدەنگ و یەکڕەنگ و یەکەڵوێست سەبارەت بە پرسە چارەن و سازەکان، سەبارەت بە قەوارەی هەرێمی کوردستان، سەبارەت بە ئەوەی پێوترێ مافی هاوڵاتیان، چ ئەوانەی پێویستە بدرێت چ ئەوانەی زەوت کراوە، سەبارەت بە جێبەجێکردنی دەستور، سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، سەبارەت بە مافی پێشمەرگا، سەبارەت بە مستحقات و شایستەدارایەکانی جوتیاران، زۆر پرسی دیکە سەبارەت بە قەرەبووکردنەوەی ئەو ناوچانەی کە جینۆسایت کراون، زیانیان بەرکەوتووە، وێران کراون، ئەمانە ئەبێ کورد چۆن مامەڵەیان لەگەڵا بکات. دوو پارتی سیاسی لە هەرێمی کوردستان نادۆزیتەوە لە یەکێتی و پارتی و کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو و سۆشیالیست و هاوپەیمانی و نەوەی نوێەوە هەر هەمویان بێنە نابینی بڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین مافی پێشمەرگە بدرێ، ئێمە لەگەڵ ئەوەنین کە بۆ نمونە قەرەبووی کەسوکاری ئەوانەی کە لە کیمیاباران شەید بوون، ئەوانەی ئەنفال، زیندانی سیاسی، نازانم یعنی هەمویانە بینی لەسەرم پرسانە تا ڕادەیەک هاو هەڵوێستن، هەمویان لەگەڵ ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی دیموکرات و حکوومەتێکی بەهێز بێ، لەگەڵ ئەوەن کارێمی کوردستان وەکو قەوارەیەک بمێنێتەوە، لەگەڵ ئەوەن کە ئێمە پێگەمان لە عێراق بەهێز بێ، کەواتە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە چی وایان لێکا لەسەر ئەم پرسانە نەک لەسەر پرسی دیکە نەتوانن یەکدەنگ و یەک هەڵوێست بن کاتێکە مامەڵە لەگەڵ بەغداکەن، کاتێکە مفاوەزات و دانوستان لەگەڵ بەغداکەن. بێگومان زۆر پرسی دیکەش من زیاتر ناڵێم، ئەم شەویش وەکو شەوانی دیکە چوار کاندیدی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە لە دەستە ڕاستەوە مامۆستا شەماڵ ئەحمەد ئیبراهیم کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی، دکتۆر ڕێبین سەلام محەممەد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی، جەنابی کاکدارە محەممەد ئەمین سەعید هیوادارم ناوەکەم بە هەڵەن نەنووسی بێت، کاندیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی و هەروە دکتۆر فاتح سەنگاوی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی. دکتۆر فاتح با هەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، هەر یەک لە ئێوە وەکو بربژێری لایەنی خۆتان چاوەڕێن کە دەنگدەرانتان متمانەتان پێ ببەخشن، دەنگتان پێ بدەن، ئەو سیقەیەتان پێ بن کە بچن لە بەغانی و نەرایەتی ئەوان بکەن. من با بە پرسیارێکی گشتی لە هەر چوار بەڕێزان دەست پێ ئەەکەم، پێویستە کورد کە ئەچێتە بەغدا لە ئەولەویەتی کاری خۆی، ینی نەک بەرژەوەندی شخصی نەک بەرژەوەندی حزبی، بەنسبەت کورد و کوردستانەوە بەمانا گشتیەکەی، بەنسبەت هاوڵاتیانەوە بەنسبەت کوردستانیەوە بە تەواوی پێکاتەکانەوە چی لە ئەولەویاتی کاری خۆیان دابنێن فەرمون. بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان، دیارە ئێمە سەرەتا بێ بزانین کە ئێمە کاتێ دەچینە بەغدا هەموو کارێک هەموو ئەو شتانی کە ئێمە نوێنەراتیەکەین تەنها پەیوەست نییە بە نوێنەرەکانەوە لە بەغا، بەڵکو ئێمە بۆ پێی کە نەتەوەیەکین تایبەتمەندی خۆمان هەیە، ئەچەنە وشەی کەمایەتی من بە جوانی نادبینم، کەمایەتیەکی لە عێراقا ئەگەر ئەم دەربڕینە دروست بێ بۆ یە کێشەی ئێمە ئەتوانین بڵێین لەگەڵ بەغدا بریتی نییە تەنها لەوەی کە چەند کورسیمان هەیە و بریتیش نییە لەوەی کە چەند پەرلەمانتارمان هەیە، چونکە بەشێک لە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا پەیوەستە بە بوونی سیاسی هەرێمی کوردستان و کاریگەری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا.
بۆیە ئێمە کاتێ دەچینە بەغدا جگەلەوەی کە هەر کاندیدێ بێ خاوەنی پرۆژەی خۆی بێ جگەلەوەی کە هەر لیستێک کۆمەڵێ پرۆژەی خۆی هەیە بۆ کارکردن من وازارم بەرنامەی کارەکان زۆربەی هەرە زۆریان گشتی جوان و چاکن بەڵام ئەوەی کە گرفتە ئێمە لەگەڵ عێراقێکی پرکێشا تەعامل ئەەکەین مامەڵە ئەەکەین لەگەڵ کوردستانێک کە ئەژین یا لە ناو خۆمانە کە کۆمەڵی قەیران و گیر و گرفتمان بۆ خۆمان دروست کردووە من وازانم بۆ ئەوەی ئێمە لە بەغدا سەرکەوتوو بین پێش هەموو شتێ بێت لە کوردستانە ڕێک بین پێشەوە بێت لە کوردستانە ساز بین پێشەوە بێت لە کوردستانە ئەوەی پێوتێ قۆڕخکاری دەسەڵات ئەوەی پێوتێ ستەم ئەوەی پێوتێ سوکایەتی و ئیهانەکردن بە هاوڵاتیانی خۆمان ئەبێ ئەمانە نەیەڵین چونکە زۆری ئەو درزانی کە لە بەغدا دروسە بن بریتە سەرچاوەکەی بریتە لەو کێشانەی کە لە کوردستان هەیە سەرچاوەکەی بریتە لە کۆمەڵە گرەی دەرونی کاهی ئەوترێت بۆ نمونە ئێمە ئەگەر باسی پەرتەوازەی نێوماڵی شیعی نەکەین و باسی سوننە نەکەین کە ئەوتی هەر ماڵێکیان نییە تا پەرتەوازە بێت کاتێ باس دێتە سەر باسی کورد بۆ نمونە ئەخیر نمونە بودجە بوو چەند جیاوازی و ناکۆکی و دوژمنایەتی لە مێژینەیان لە نێوانەیە بەڵام بۆ پرسێکیاوە دژی کووردەوەستن ئێمە چۆن بتوانین سەر ڕای ناکۆکیەکانی نێوماڵی خۆمان لە بەغدا شەڕی مافەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان من وەگوتم خاڵی دەستپێک و سەرەتا ئەوەیە ئێمە لە کوردستان جۆرێک لە سازان و گونجان و ڕێزگرتن لە هاوڵاتیانی خۆمان ڕێزگرتن لەو فرەیە هەیە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم فرەیە بکەین ئەمە پاڵنەرێکی گرنگە بێ بۆ ئەوەی کە ئێمە لە بەغدا ڕێک بین ئەوەی کە لە بەغدا دروست بوو ئەو درزانە ئەو کێشە و گیر و گرفتانی کەوا ئێمەی پەرتەوازە کردووە هۆکارەکەی کوردستانە هۆکارەکەی ئەو تێڕوانینە حیزبیە چەوتەیەکەوە ئێمە پەیڕەوی ئەەکەین هۆکارەکەی ئەوەیەکەوە ئێمە لە ناوخوار ڕێز لە خۆمان ناگرین بۆیە بەهێزی ئێمە لە بەغدا بەهێزیمان ئەبێ لە سەرتاوە لە کوردستان و دەست پێ بکەین لەوێش ئەبێ ئەو مافە چارن و سازانەی کە هەیە مافە دەستوریانە شایستەدارایی ئەوە دوجار ئەبێ گوڵیکاریمان لەسەر زۆربیان ئەوەستین ئەوەندەی کاتە بێ دیارە دکتۆر فاتح لە دوو خولەک و سی چرکەیە ڕێیەکانی خۆی خستە ڕوو مەبەستمە هەر یەک لێەوە بۆی بتوانم عەدالەت لە کاتەکەیە ڕابگرم ئەوەندەی بتوانم مامۆستا شەماڵ هەمان پرسیار ینی کورد کاتێ ئەچێت هەنگاو ئەنێ بەرەو بەغدا ئەوترێت لە دوای هەڵبژاردننی بڵین دوانزەی ئەم مانگە دوانزەی ئایار عێراق چەند پەرتەوازە بووە چەند دەستی دەرەکی تێ بووە چەند بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیەکە سیادە و سەروەری نەبووە بەرەو خراپتر هەنگاوانێ کەواتە شەڕ بۆ مافی کورد و کوردستان بە کورد و هەموو پێکاتەکانی دیکەوە و هەرێمی کوردستانی وەکو خەوارەیەکی دان پێدانراوی فەرمی لە ناو دەستوری عێراق شەڕێکی قورس ئەبێت ئەبێ ئەم شەڕە کورد بە چ میکانیزمێک بیکا و چۆن بەرەو ڕووی بچێت بۆی براوە بێتایە زۆر سپاس بەڕێستان داوان ئەوەی کە ڕوئای منە سەبارەت بە بابەتەکە ئەوەیە کە ئێمە ئێستا لە کوردستانە پێویستە لەسەر کۆمەڵێک خاڵ متتەفق بین بەڵام مسەرەتا لەوە دەست پێەکەم گرفتی ئێمە لە عێراقا چییە گرفتی پێکهاتی کورد لە ناو ئەنجومەی نوێنەری عێراقیا چییە ئێمە بە قەنەعەتی من سێ گرفتی سەرەکیمان هەیە یەکەم گرفت کە نابێ خوای لەلایەن بێتە لە گرفتی عەدەد ئێمە لە ناو پەرلەمانی عێراقیە معاملەی عەدەداکەین بڕیارەکان لە ناو پەرلەمانی عێراقیە بەشما دەرەچێت بمەرە نەمانێت بە زۆری نەدەرەچێت بەشێکی زۆری بڕیارانەی کە لە ناو سەلاحەتەکانی ئەنجومەی نوێنەرانە هەیە و لە دەستوری عێراقیە ئاماژەی پێدرا بڕیارەکان بە ژمارە دەرەچێت واتە 50 زایدێک یاخود کۆی بڵێن زۆرینەی ئەو کەسانی کە ئامادە بوون داوانێت ئامادە بوون ئەو کۆبوونەوەی ئەنجومەی نوێنەرانە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم بریتێ لەوەی کە ئێمە لەگە عێراقا تەعاملەکە چ عەقلێتێک هاکەین ئەنێ مە زۆر جار من باسم کردو ئێمە لە عێراقا تەعاملەکە دوو عەقلێتی زۆر سەرەکیاکەین عەقلێتێکیان بریتە لە عەقلێتێکی شۆڤێنی نەتەوایەتی کە بڕوای بە تا ئەم ساتەش بڕوای بە مافەسرەتایەکانی گەری کوردنی لە عێراقا و نمونەشمان زۆر توانین بینینەوانێ عەقلێتێکیشان بریتە لە عەقلێتێکی مەزهەبگەرایی کە وا تەعامل لەگەڵ عێراقاکە کە ئێستا خاوەنی مەزهەبێکی دیاریکراوە تایبەت بەخۆی بەڵام گرفتی سەرەکی لە بڵێن گرفتی سێمیان یاخو کێشەی سێمی ئێمە بریتێ لە چی بریتێ لەوەی کە ئێمە وەکو کورد لە عێراقا جۆرێک لە کولتورێکی سیاسیمان هەیە یعنی تا ئێستا نەمانتوانیوە لەو چوارچێوەیە دەرچین ئەنی گرفتی سێم کورد خۆیەتی خەلەمانتوانێت لەو چوارچێوە دەرچین ئەویش چی ئەوەیە کە ئێمە بەڕاستەکەی تا ئێستا لە عێراقا نەمەتی تەحالفاتی خۆمان نەگۆڕیوە لە ناو پەرلەمانی عێراقیە بۆ نمونە تەحالفاتی کورد بە شێوەیەکی عام هەر لە سەتای لە 2023 هەتاوکەسەوە پێش 2006 لەگەڵ کیا بۆ لەگەڵ لایەنێکی دیاریکرا لەگەڵ شیعیا بە زۆری لە کاتێکا کە ئێمە لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراقیە سوننەمان هەیە تورکمانمان هەیە
يعني کوردی فەیلیمان هەیە یەزیدیمان هەیە شەبەکمان هەیە ئەبێ کورد بەو شێوەی مامەڵە بکە کە ئەم تەحالوفێکە خۆی هەیەی فراوانی کە و بە قەلاتی من ئەمە ئامرازێکی زۆر سەرەکی بکەن لەناو پەرلەمانی عێراقیە. بۆچی ئەمە هێنیتەوە مەبەستەوەیە بڵێ کورد لە هاوپەیمانەتی لەگەڵ شیعە بە شێوەیەک لە شێوەکان زیانی بەرکەوتووە لەو هاوپەیمانەتیە نەک زیانی بەرکەوتووە عفومکە ئەو زیانی معلومە کە ئێستا پێگە هەرێمی کوردستان لە عێراق لاواز بووانەوە شتێکە هەچ کەسێک ئەدوێنی کاندید بە یاخۆ کاندید نەبێ لەسەرەوە متفقە کە پێگەی هەرێمی کوردستان لە عێراق لەم کاتی ئێستا لاوازە ئەمە دەردێکە ئەم دەردەمە چۆن چارەسەری بکەین بە بڕوای من بە دوو خاوتان چارەسەری بکەین یەکەمیان بێتە لە ڕێخستنەوەی نێوماڵی کورد ڕێخستنەوەی نێوماڵی کورد ئەمە کۆمەڵێک بنەما زۆر بە کورتی لەسەر کۆمەڵێک بنەما بۆچی بنەما چکە ئەمە ناکرێت لێرە داوای لە بەغا یەکریز بین بەڵام لێرە متفق نەبین شتیوا ممکن نییە ئەبێ ئێمە هەوڵ بین یەکەم جار لێرە لەسەر کۆمەڵێک پرس کە تایبەتە بە هەرێمی کوردستان ڕێبکەوین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمیان بریتە لە چی ئەنی چارەسەری دووەم بریتە لە گۆڕینی نەمەتی تەحالوفاتی ئێمە لە بەغا تەنها بەس پشت بە شیعە نەبەستین بەڵکو سونەشمان هەیە شیعەشمان هەیە تورکمانمان هەیە هەموو ئەم پێکهاتانە زۆر فراوان دروستکەین و زۆر سپاس دەکەم مامۆستا دارە جەنابتان کاندیدی کۆمەڵی ئیسلامی کوردستانن و پێشتریش لە پەرلەمانی عێراق حەزوورتانە بۆ دیارە مامۆستا شەماڵ و مامۆستا فاتحیش قسەیان لەسەر کۆمەڵی خاڵی ئێجگار گرنگتر با لەوێەوە دەست پێ بکەین ئێمە عقلیەت ئەو عقلیەتی لە عێراقەیە بێگومان قسەشمان لەسەر ژمارە ئەبێت ئەمە چۆن کورد مامەڵی لەگەڵا بکەوە ئایا کورد تەنها ینی قورسایی و کێشی کورد لە عێراق تەنها بە ژماری کورسیەکانێتی یاننا ئەو عقلیەتی لە عێراقی مامەڵی لەگەڵاکەین قسەیەک لەسەر ئەوە هەیە کە ئەوترێت لە دوای ئەم هەڵبژاردنە عێراق ئەبێ بە عێراقێک بە شێوەیەک لە شێوەکان عێراقێکی مەزهەبیە شیعە حکمی تیاکە و هەوڵەدەن وەکو من چەندین جار لەم بەرنامەیە ئاماژەم پێداوە بەشێکی زۆری کاندیدەکان ینی دروشمی سەرەکیان ئەوەیە پێکەوە بەرەو زۆرینەی سیاسی ئایا ئەمە مەترسیە یان کورد ئەتوانێت احتیوای بکات ئەگەر بێوێ احتیوای بکە چۆن نتوانێت احتیوای بکە و زاڵ بێ بەسەرمێ فەرموو بەناوی خۆی بەخشندنێ میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵەکە بورە من پێشتر پەرلەمانتار نەبووم من وەزیر بووم لە حکوومەتی هەرێم بەڵێ نەمنوتم وەکو کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان من لە ڕاستیدا عێراقی ئێستا عێراقێکە هەمومان نەیزانین پەرتەوازێ لەبەرەوەی لە دروستبوونی عێراقەوە بە زۆر بەیەکەوە لکێنراوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەم عێراقە دروست کراوە بە زۆر کوردیان بە عەرەبەوە لکاندووە دوو نەتەوەی جیات و جیاوازی زۆر لە زمان و لە هەموو شتێکە دەرەنجام ئێمە بە درێژایی ئەو مێژوەی کە عێراقی نوێ دروست بوو هەتا ئێستا ئەم ناکۆچیانە لە نێوان نەتەوەی کورد و عەرەبە هەر بووە و بەردەوام بە حکمەوەی ئەوان دەسەڵاتیان هەبووە توانیویان ینی و کردوشیان ئەستەمیان لەگەلی کورد کردووە ڕێگان نەداوە کورد بەرەو مافەکانی خۆی بچێ هەموو ئەو مافانەی گەلانی دنیا هەیەی کورد پێی نەدراوە پێشی نادەن و من باوەڕشم بەوە هەیە مافە سندرێ نادرێ عێراقی ئەمڕۆ کێشەی هەیە ئەم کێشانە هی ئەمڕۆ نین و من پێشم وانە نە عێراقێکی دیموکراسی دروزە بێ بەم زوانە و نە عێراقێک دروزە بێ کە یاسات یا سەروەر بێ و نە دەستور چونکە کەواتە ئێمە هەر لە ئێستەوە خۆمان بۆ جەنگێکی دۆڕا و ئامادە کردووە لەو عێراقەیە کە بۆ مافی کوردی ئەوە لەوە چێ خاڵێکی بەهێز بێ بۆ ئێمە کە لە عێراقا نە دیموکراسیەت دەبێ و نە یەک ریزی ئەبێ و نە سیستمیشە بێ چۆن لەبەرەوەی عێراقێک مێژووی شەری تایفی مێژوویەکی چەند سەدە پێش ئێستایە ئەمڕۆ تازە گەرمە بێ وڵاتانی دنیاش لە جیاتیەوەی بێن چارەسەری ئەمە بکەن بەڕاستی ئاگرەکە خۆشەکەن و بەردەوام ئەم کێشانە لە عێراقا ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە پەرەسەندنە و من پێشم وانییە و ئیشی ئەمەش نییە بمانەوە کێشەکانی عێراق چارەسەرکەین وەکۆی لە دوای 2000 کردومانە من پێم وایە هەڵەیەکی مێژووی گەورەیە بە ئێمەش ناکرێت و کێشەی شیعە و سونەش بە ئێمە چارەسەر ناکرێت خەریکی نێوماڵی خۆمان بین و خەریکی پێگەی خۆمان ئێمە چۆن نەکرێت ئێمە لە هەردوو حاڵەتەکە ئەگەر باوەڕمان وایە کار بۆ بکەین دەوڵەتی سربەخۆ بین و ببینە دەوڵەتێک هەرە بێ ناوماڵی خۆمان ڕێکخەین ئەگەر هەرێمێکی فیدراڵین و دەمانەوێت لێرەوە مافەکانی خۆمان دابینکەین هەر دەبێت لێرەوە دەست پێ بکەین پاشان ئێمە کە دەمانەوەی مامەڵە لەگەڵم عێراق بکەین کەەوە بە بۆچوونی من ئەو سراع و کێشانەی لە عێراقا چارەسەر نابێ و دەکرێتەوە خاڵێکی بەهێز بێ بۆ ئێمە کە ئەوان بێهێزن و پارچە پارچەن و ناتوانن بە یەک لیستیش دابەزن یعنی ئەم جارە کە هیچ لیستێک ناتوانێت 50 کورسی بێنێ پێشتر شتیوان نەبووە ئەمە خاڵێکی بەهێزە بۆ ئێمە
خۆگەر هاوپەیمانی کوردستانی یەک لیست بواە ئێمە زۆرترین دەنگمان دەبوو بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی ناوماڵی خۆمان یەک نییە کاتێک مامەڵە لەگەڵ بەغاکەین زۆر گرنگە زۆر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە یان نیمانە ئەگەر هەرێمێکمان هەیە حکوومەتمان هەیە حکوومەت مامەڵەکە لەگەڵ بەغاکە یا پەرلەمانتارەکانێکن کامیان نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن لە بەغا شێ دێ شەڕی خەڵکی کوردستانەکە بڵێ ئەمە مافەکانتانە لە بەغا دابین نەکراوە یەک لایەکە یا پێکەوەیەکە ئەو پاشان پێشتر بۆ نەمان کردووە من ئەوە خاڵێکی گرنگە لە کاتێکە کورد لە 2003 کە ڕژێم ڕووخاوە کورد بەهێزترین پێگەی هەبووە و گەورەترین پشتیوانی لێکراوە لە هەردوو زلهێزەکەی کە دەسەڵاتیان هەیە لەسەر عێراق دژ بە یەکن ئێران و ئەمریکا پشتیوانی کوردیان کردووە کورد بەهێزەوە دابەزی و کورد لە 120 ئەندامانی نوێنەرانی دووسینەوەی دەستوری عراقی کورد بوون و دواتریش کورد زۆر پشکی گرنگی پێبڕا لەو حاڵانەمانتوانی بێ ئەم مافانە دابینکەین ئێستا زیاتر لە کاتی خۆتم پێدای زۆر سپاس دەکەم مامۆستا بێگومان من ئەمانم تەدوین کردووە دواتر بە ینی زیاتر بۆی بەرچاوی دەنگدەر و بینەری ژوون بێت دکتۆر ڕێبین ئێوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لە پارێزگای سلێمانی لە کۆتا قسەی مامۆستا داراوە دەست پێ بکەین ینی خاڵێکی زۆر گرنگی وروژان ئەڵێت ئەوان لاوازن من لە پێشەکی بەرنمەکە یاوتم بۆ نمونە گەورەترین کوتلە یاخود لیستی شیعە دەوڵەتی قانون بوو 100 کورسی هەبوو ئێستا بووە بە فتح و نصر و الکەفاءات و ئیرادا ینی ئەوترێت هیچ لیستێک ناتوانێت 50 تا 55 کورسی زیاتر بێنێت و هیچ حزبێک ئەوتێ ناگاتە 25 کورسی وەکو حزب کورد چۆن نتوانێت استیفادە لەمە بکە ئەگەر ئیزافاتی خۆشتە بوو قسەیە کۆمنتێ فەرموو بەناوی خۆی گەورە و میهرەبان تاوان زۆر سوپاس بۆ ئەم دانیشتە زیاتر ئەکادیمیە سیاسیەی کە ئەم مامۆستا بەڕێزانە لێرە کۆبووینەوە ئەوەی تێبینێکی هاوبەش بوو لە هەرسێ مامۆستای بەڕێزانم فەرمیان ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان یەکگرتوو بین و ئەو جا یەکگرتوەکەمان ڕنگ دەداتەوە لە بەغدا من نازانم یەکگرتوویی بەچی دێتە دی ئەم یەکگرتووەی کە هەموو حیزبەکان و هەموو لایەنەکان باسی دەکەن بەچی دێتە دی بە حکوومەتی بنکەفراوان دێتە دی بە شەراکەت دێتە دی لە حکوومەتە بە چه مۆدێلێک دێتە دی ئەگەر مۆدێلی حکومڕانی بنکەفراوان و هەر خودی ئەم دانیشتە مامۆستاداران نموزەجێکە بۆەوەی کە خۆی جەنابی وەزیر بووە لەناو ئەو کابینەی پێشوە دکتۆر فاتح بۆ خۆیان وەزیریان هەبووە مامۆستا شەماڵ دکتۆر بەرهەم سەرۆکی وەزیران و جێگری سەرۆکی وەزیران بووە چی شەراکەتێک باز دەکەن بێتە دی و یەک ریزی ماڵی کوردستان بێتە دی تاوەکە و یەک ریزیان ڕنگدانەوەی هەبێ لە بەغدا هیچ دەوڵەتێکی چواردەوری خۆمان بە درێژایی 56 ساڵێکی ڕابردوش نەیتوانیەوە حکوومەتێکی بنکەفراوانی وەکۆی هەرمی کوردستان دروست بکە بەڵام مەخابن پاشەوەی کە ئیتیفاقیات کرا لەسەرەوەی ئەو حکوومەتە بنکەفراوانە هاوبەش بین لە حکومڕانیدا کە دەسەڵات و سەرمایی ئەو وڵاتە بە پێی دەسەڵات بە پێی دەنگهێنان بە پێی ڕێژەی قورسایی هەر حیزبێک و هەر بزوتنەوەیەک لە ناو ئەو حکوومەتەدا بەشدار بن لە بیدایەتی ئەم بەنگەشەی هەڵبژاردەیە وازیان لە حکوومەتەکە هێنا بۆچی ئەمە چه حکمەتێکی ئەمە بەرەو بەغاچین بەڵێ ینی خۆتەزانی ئەمە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە بەڵێ ڕاست بژاردەمان هیچ بژاردەیەکمان لە بەردەستە جگەلەوەی کە بمانەوێت بەیەکەوە بچین بۆ مافەکانی کورد هیچ لایەنێک بەتەنها ئەتوانێت کاریگەری دابنێت بەتەنها خۆی هیچ بێک بەتەنیا ناتوانێت لەوێ کاریگەری دابنێت کەواتە چارەسەر ئەوەی کە لەوێ باس کرا دەنگی شیعەکان خۆیان لەت کردووە کردوێتە کارێک کە ئێمە بتوانین حکوومەت پێک نەیە لەوێ هەتاوەکو کورد لەناو هاوکێشەکەدا نەبێ ئەمە فرسەتێکی ترەوەکو مامۆستا فەرمووی بۆ ملەتی کورد ئەگەر بیر لە یەکپارچەیی بکاتەوە و بیر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بکاتەوە بەڵام خۆم هەتاوەکو هەڵبژارنەکەی کوردستان ئەو یەکڕیزیەی کوردان نایەتە دی چونکە بۆچی لەبەرەوەی بانگەشەی هەڵبژاردن بینا دەکرێت لەسەر بارزکردنی مفارقات و جیاوازیەکان وەڵاهی ئەوەی کە سەرەتای بانگەشەکەەوە پارتی دیموکراتی کوردستان هەوڵیدا تەنانەت بە یەک لیستیش لە کەرکووکە ئێمە داخڵ بین دەستی هاوپەیمانی بۆ هەموو لایەنەکان درێژ کرد بەڵام بەداخەوە لەبەر بەرژەوەندی حیزبی و شەڕە کورسی ئەو ئامانجەش نەهاتە دی و ئێمە هەمومان دەزانین هەڵبژاردننی عێراق لە 2023 و پاش هەموارکردنەوەکەی 2023 بە پێی مادە 4 بڕێی چواردەی سانتیگۆ ئەو هەڵبژاردنە بەسەر ژمارە تاکەکاندا دەنگەکان دابش دەبێت 128,000 دەنگمان ئێمە لە ئینتیخاباتی پێشوا لە کیسووە ژمارە 1 ژمارە 3 ژمارە 5 ژمارە 7
دەبێ بەسەر کورسەکانە دابش بێ ئەگەر ئێمە یەک لیست بووینایە لەوێ هەروەکو پارتی دیموکراتی کوردستان پێشنیازی کرد ئێمە زۆر بە بەهێزانەتر ئێستا یەکەم دەبووین لەوێ لە بەغدا سنگ و قورسایی خۆمان کەواتە ئەبێت ئێوە کە ئەهلی سیاستن کاتەکەشت تەواو بوو دکتۆر بەڵام هەر لە خۆتەوە داخلی تەوەرێکی ترە بین بۆی ئەڵم کاتەکە تەواو بوو بۆی نەڵێ کاتە پێ بەڵێ ئێوە بەنیازم بڕۆن لەوێ نوێنەرایەتی کوردکەن کە ئەڵێم ئێوە هەمووتان پارتە سیاسیەکان ئەوانەشی کە لێرە حزۆریان نییە کە ئەچون نوێنەرایەتی کوردەکەن بێگومان ئەگەر لەوێ باسی ڕابردوو بکەن ڕەنگە هیچ بۆ کورد نەچنینەوە ناتوانن ببن بە خاوەنی دەستکەوتێک و وەکو ئەشوترێت سیاست فەنی ممکناتە و ئەبێ مامەڵە لەگەڵ واقع بکەن بە پشت بەستن بە واقعی ئێستا یاریێمی کوردستان ئەبێت شەڕەکانی ئێوە ئەگەر هاوڵاتیان متمانەتان پێ بەخشن دەنگدەران بچنەوێت شەڕەکانتان لە پێناو چی و بۆچی بێت فەرمو یەک چارەسەرمان هەیە پەرلەمانتارەکانی خۆمان بە ڕاستەقینە ببن بە نوێنەری خەڵکی کوردستان و بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەو جارە ئەو شەڕە حیزبیەی کە لەوانەیە بە پەرلەمانتارەکان کرابێ لە دەورەکانی پێشودا ئەو جارە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بین یعنی نوێنەری حزب نەبن نوێنەری خەڵکی کوردستانە بێ ببین و ئەبێ هەوڵ بدەین بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لەکوێدایە لەکوێدا ئێمە پێویستە هەڵپەیمانی بکەین لەکوێدا ئێمە پێویستە یەک قسە بین یەک قسە بین ئەمە چارەسەر وایە پەرلەمانتار بە بێگەڕانەوە بۆ سەرکردایەتی سیاسی خۆی بتوانێم هەنگاوە بنێ خۆی لە ڕووی استراتیجیەوە حزب استراتیجێکت بۆ دادەرێ بەڵام تەکتیکەکە پەرلەمانتار جێبەجێیەکە یعنی استراتیجی عامی خطوتە عامەکان دەبێت لەلایەن حیزبەکەی خۆتەوە بێت چونکە تۆ بەربژێری حیزبی خۆتی بەڵام کاتێک کە تۆ لە ڕووی تەکتیکی ئیشکردنەکەەوە لە ڕوە هوەریەکەوەیەتی ئەبێ ئێمە هەوڵ بدەین کە ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و کیانی دەستوری هەرێمی کوردستانایە یەکدەنگ و یەک قسە بین هەتاوەکو سەنگ و پێگەی خۆمان پارێزین لە عێراقێکی پەڕەوازەیە چونکە ئەو پێکاتانەی عێراق دەستکەوتەکانیان بە شیعە و سونە و کوردەوە بینا دەکەن لەسەر دووبەرێکەکانی یەکتری بە درێژایی دروستبوونی عێراق هەروایە سوودیان لە ناکۆکی نێوماڵی کورد وەرگرتووە بۆ ئەوەی کلێنەکان لە کلێنەکان بێگومان ئاخر سوود کە لێیان وەرگرتین ئەوەیە کە زۆر بە خاترجەبی بۆ ماوەیەکی دوور و درێژتوانیان قوت و موچەی خەڵکی کوردستان ببڕن زۆر بە خاترجەبی هەوڵ درا لە ناو بودجەی کوردستانە کە لە سەتا حەڤەمان هەبوو بکرێ بە لە سەتا 12 زۆر بە خاترجەبی 4 دەسەڵاتی سەرەکی لە بەغدا کە بریتە لە وەزیری دارایی جێگری وەزیری ناوخۆ مدیر عامی باقی مرکزی ڕئیس ئەرکانی جێش ئێستا ئەبوایهی کوردەوە جێگەی پڕکرایەوە جێگەی پڕ نەکراوەتەوانێ ئەمانە هەرەبووی بە خاترجەمی کردووانە لە بەر دووبارێکی مامۆستادارە هەر لەسەر هەمان پرس و لە قسەکانی دکتۆر ڕێبینەوە بچینە ناوم باسەوە ینی کورد یەکێک لە گلەیی و گازندەکان کە لە سیاست و لە وەرگرتنەوەی مافە گلەیی ناخوا ئەبێت وەکو جەنابەت ئاماژەت پێداوە مامۆسافاتی حشامەژە پێدا بیسەنیتەوە جێبەجێ نەکردنی دەستورە باس لەوا کرێ لە 55 بۆ 63 مادەی دەستوری بە نسبەت کوردەوە پێشێل کراوە و جێبەجێ نەکراوە قسە لەسەرەوە هەیە کە زیاتریش بێت ئەم پێشێلکاریە و ئاماژەی بە کۆمەڵێک پۆستدا من دووباری ناکەمەوە لەبەر کاتەکە هەمووی مافی کوردن و لە دەستی کورد چووە تەنانەت ئەو پۆستانەشی بە دەستی کوردەوە بوون لەوێ قسە لەسەر گلەییان لە یەکرێت تێبینی لەسەر ئەدایان هەبووە ئێمە ئەم جارە لەم 4 ساڵی داهاتوو ئەوانی ئەم 4 ساڵی دادێ ئاوا نوێنەرایەتی کوردستان بکەین چیتر لە دەست دەین بۆ پێشتر خراپ کردومانە تۆ پێ دوایە من نازانم ئێستا بۆ منە زۆربەی کاندیدەکان کە دێنە بەرنمەکەەوە پرسیاری ئەدای نوێنەرایەتی پێشووتریان لەیەکەی لە عێراق ئەڵێن خراپ بووە ئێمە باشتریەکەین نەیان توانی نوێنەرایەتیەکی باش بکەن ئێمە باشە بین ئەگەر دەسەڵاتدارانی بەڵێ ئەگەر دەسەڵاتدارانی کورد لە 13 ساڵی ڕابردوو لە ڕوخانی ڕژێمەوە تا ئێستا باشیان کردبێ سەرۆک کۆماری کورد بووە جێگری سەرۆکی پەرلەمان کورد بۆ جێگری سەرۆک وەزیران کورد بۆ وەزیری دەرەوە کورد بە سەرۆکی ئەرکانی سوپا کورد بووە دەیان دەسەڵات و پۆستی تری کورد بووە باش نەیان توانی بێ دەستور جێبەجێکەن ئێستا لەم هەموو قەیرانایە بەم لاوازیە کوردستانەوە دەستور جێبەجێکەن لە کوردستانە شەراکەت نەبووە ئێمە بەشدار بووین لە حکوومەت هۆکاری هەبووە بەس هیچمان شەریک نەبووین یەکێتی و پارتیە وڵاتی بەڕێوە بردووە تەحەداکەم وەزیرێکە بێ لە وەزیرەکان یەکێتی و پارتی بزانن داهاتی هەرێمی کوردستان چۆن نەوت فرۆشاوە داهاتەکەی چۆن هاتۆتەوەچی سرف کراوە نەک وەزیرەکانی ئێمە یان یەکگرتو یان هیلایانیشتر تەحەداکەم وەزیرێکیان بێت لە کەناڵەکانە لێرەوەی لێم بڵێ من ئاگادارم نەوتی کوردستان چۆن فرۆشاوە لە هی حیزبەکەی خۆشیان لەبەرەوە لەم وڵاتەیە ئەم وڵاتەی ئێمە مافیا بەڕێوەی بردووە ئەوەندەی بیری لە پۆستی حیزبی کردوێتە ئەو پۆستانەوە بە ڕێزەیە لە هەمووی پۆستی حیزبی بوون ئێمە گەر شەریک بووین بۆ یەکێک لەو پۆستانە نەدراوە بە ئێمە یا بە یەکگرتووی ئیسلامی
کە تەبانم 5 لایەن لە بەغا بۆ تا ئێستا یەکێتی و پارتی کۆمەڵ و یەکگرتو گۆڕان باش بۆ بەشی ئێمە نەدراوە لەوانە وەکو خێرمان پێکرا بێدا ئەگەر داواشمان کرد بێت نایەنداوینێت لە سەتاسی دیبلۆماسیەکانی کورد لە دەرەوە بەر کوردستان کەوتۆ لەبەرەوەی وەزیری خارجی کورد بۆ کاگوشار تێباری کۆمەڵی ئیسلامی یەک پۆستی نییە نابێ بەقەدەر کورسەکانی خۆمان ئەمە ئاوا شەراکە دەکەێت ئەمەش بەشێکە لەوەی کە ئەمە بەشێکە لەوەی ماڵی یاریێمی کوردستانی پەرتەوازە کردووە لەوێ نوێنەرایەتێکەوەکو پێویست نەبووە کە گیان شەراکەت و برایەتی مەسلەکە دەستکەوتە لە باڵەکانی خۆمان با پێشێل بکەیت لەبەرەوەی لە کوردستان دەستکەوت من خۆم لە وەفدی دانووسان بووم لە 2010 تاوان 5 لایەن دەرچوین من یەکێک بووم لەوانە لە وەفدەکە بووم لەگەڵ یەکەیەکەی سەرانی عراقا دانیشتوین کورد خەمی چی بووە سەر کۆمار بەرکوتکەوێتەوە خەمیەوەی بۆ کاگوشار ببێتەوە بۆ وەزیری خارجی کورد خەمیەوەی بۆ جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکوەزیرەوە ڕۆڵتان چی ئێمە ڕۆڵمان بەقەدەر خۆمان ئێمە دوو کورسیمان هەبوو یاسیانمان هەبووە لە پەرلەمانی عراقا بەقەدەر ئەوەی کە پێمان کرابێت بۆی پێگورد بێهێز نەبێت لە یەکەم هەڵبژارنەوە 2005 کە کراوە کۆمەڵی ئیسلامی دوو پەرلەمانتاری هەبووە بۆی پێگەی کورد بێهێز نەبێ یەکسەر چوینە ناو هاوپەیمانی کوردستانیەوە پۆست دابش کراوەتمانە هیچیمان نامیم هاوپەیمانی کوردستانی سەرکەوتوو بێ و بتوانین مافەکانی کوردا بینکەین باشە ئێمە کەلەوە پێشنەمان کردبێ پێمان وایە دەتوانین ئێستا بیکەین ئاوان ناکرێت ئەنجاون پێش یەک حقیقت هەیە بڵێم لە ڕاستیدا من پرسیارێکەکەم ئایا ئەو دانووسانەی کراوە لە ساڵی 2023 هەتاکو تاوان یەکەم هەڵبژاردن 2005 کراوە با باسیەوە کرد لە 2005ەوە هەتاکو ئەو ڕۆژەی تا ئەمڕۆ ئەو گفتوگۆوانەی لە بینی هەرێم و بەغدا کردوێتی پەرلەمانتارەکان بەشدار بوون منتوانم با لێرەوە هین بکەین مامۆستا شەماڵ ئێوە وەکو هەرچەندە ینی جەنابی کاک دکتۆر بەرهەم نوێنیە لە ناو کاری سیاست و نوێنەرایەتیکردنی کورد بەڵام ئێوە وەکو پارتێکی سیاسی نوێ چنە بەغدا قسەکە لەسەر ئەمەیە ینی وەکو گوێت لە گفتوگۆکان بوو بەشێک لە گلەی پەرلەمانتارەکانیش کە من پێشتر بانگمەکردن بۆ بەرنامە ئەڵێ جاری وایە شاندێکی کوردستان هاتووەتە بەغدا ئێمە لە کەناڵی ڕاگەیاندنەکانەوە بینیمانە کامە شاندێکی کوردستان بەم شێوەیە مامەڵەکردن ینی ئێمە ئەگەر ئەم ساڵ هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش ئەنجام بدرێت حکوومەتێکیش پێک بێنرێت ینی ڕۆڵ نەدان ئەگەر ڕۆڵ نەبەخشی بە دەوریان نەدەیتێ بە پەرلەمانتارەکان ئەکرێت ترگلەی لە پەرلەمانتار بکرێت وە هەر قسەیەکی دیکە شتە بووی زافی تەمان خۆشبەختانە ئێمە قوارەیەکی نوێن نە لە حکوومەتی هەرێمی کوردستان نبووین وەکو قوارەکە ئەوانەی پێشوویژەوە کۆمەڵێک ئەزمموی سیاسی بۆ تاریخ و حکمی لەسەرەیە بەڵام باش منە لێرە یەک نقطە بۆ ژێنم ئەوش ئەوەیە بەڕاستەکەی ئێمە وەکو کورد هەموو لانە سیاسەکان دایمە لە خاڵی ناکۆکە و دەستمان پێ کردووە هاتوین چون بە خەڵا بەشەکان کەشتیوان نابێت ممکن نییە یان ئێستا ئەم گفتوگۆی نێوان ئەم دوو بەڕێزە مامۆسادارا و دکتۆر ڕێبین بە قەنەعەتم تێکەڵکردنێکە لە نێوان هەرێمی کوردستان و واجبی هەرێمی کوردستان کە عفوم کرد لەگەڵ بەغایە ئەگەر بەس ببورن با من باقسەکانی بگەێنێ ئەم دوو وجهە نەزەرە جیاوازە سەبارەت بە دوو بابەتی جیاواز بە قەنەعەتی من نامەگە دەهین هیچ نەتیجەیەک ئێمە باسی پرسێکەکەن ئەوش کە بیتە لە پێگەی هەرێمی کوردستان و بەرژەوەندەکانی کوردستان لە داهاتوی عێراقا کە انتخابات بڕێوێت دوازدەمان انتخابات دەکرێت بە تاکید یەکێ لەم بەڕێزانە یاخو هەمومان لەم ئەم بەڕێزایەکە لێرە نەشرە ناو پەرلەمانی بەغاوە ێ باشە تۆ چیەکی لە بەغایە چۆن کار ئەەکەی چۆن لەگەڵ ئەم جیاوازیە زۆرەی کە ناو پەرلەمانی بەغا هەیە مامەڵە ئەەکەیت بە چ شێوازە مامەڵە ئەەکەی بەرژەوەندی کێ پێشەخەی بەرژەوەندی حیزبەکەی خۆت پێشەخەی یا بەرژەوەندی کوردستان پێشەخەی کە بە قەنەعەتی من هیچ حیزبێکی سیاسی لە کوردستانە نییە پرۆژەیەکی هەبێت کە جش بە بەرژەوەندی کوردستان بێ من لە پێشەکەیان پێدا سەبارەت بە زۆربەی ئەو پرسانی بەڕاستە بە کورد و کوردستان و پێگەی و هەموو کارنامەی هەڵبژاردنانەی کە لانە سیاسەکان هەیەیانە و لەناو خەڵکە بڵیان کردێتەوە هەمووی لە قاڵبی بەرژەوەندی هەرێمی کوردستانایە ێ باشە ئێمە کە ئەزانین هەممان لەم خاڵی هاوبەشین کە بەرژەوەندی هەرێمی کوردستان پارێزین ئەگەر ئێستا ئابم شوێ گفتوگۆ بکەین لە بەغا چیەکەین چارەسەر پێکرێ بە بڕوای من ئەبێ ئێمە لە خاڵ هاوبەشەکان بگەڕین لە چیە هاوبەشین ئێمە چیمان ئەمانەی چی بکەین لە بەغایە لە چیە هاوبەشین کە لەوەی کەەوە هەموو پێکەوە لۆبی بۆ دروستکەن نەک تەنها لە نێوان کوردە لەگەڵ پێکاتەکان ئێمە چی ئەەکەین لە بەغایە ئەبێ لێ لە چیەکەین لێرە لەسەر چی متەفق بین یعنی ئێمە بەڕاستەکەی مشکلی کورد لە بەغا لە عێراقا بەعام ئەوەیە کە مەرجعیەتێکی نییە پەرلەمانە داخراوە حکوومەتی هەرێمی کوردستانە وجودی نییە کاکە من ئەزانم من لە ناو خەڵکام من کاندیدم من خۆم بە تەنیا ئەگە عفوم کەی
من خۆم بەتەنیاش بە ناخۆڵکە بەتەنیا هەر ئاوا شخصێکی عادیش بە ناخۆڵکە قساکەم لەگەڵ یەکێکا قسەم کردووە لەگەڵ پارتیا قسەم کردووە کەسێک بە خراپ ئاماژەی بۆ نەکردو کەواتە کێشە لە قیادی سیاسیە کێشە لەناو کۆمەلگایە نییە هەموو کۆمەلگا بە شێوەی گشتی بەیەک متفقن بە یەکگرتووتەوە بە کۆمەڵتەوە بە پارتیتەوە بە یەکێتیتەوە بە هاوپەیمانیتەوە بەڵام هەموو سەبەرەوەی بەشداری وڵاتیان دەنگتان پێ وڵاتیان کە متمانەتان پێەکەن نوێنەرایەتی ئەوان بکەن مامۆستا شەماڵ یانەوێ نوێنەرایەتی ئەوان بکەن ئێوە ئەچن لەوێ چیەکە ناوڵاتی چوزانێ تەنانەت ئەزانی چ مامۆستا ئەنی وڵاتی زانگ لێی لە چیەکە ئەڵێ کاندید هەبووە هێندە سادە و ساکار بۆ هەموو ڕۆژە پێکەوە چامان خواردەوەتەوە ئەڵێ ئێستا لەبەر سیاری درع دەستم پێی ناگا تەلەفۆنی گۆڕیوە ئەگەر ڕقەمەکەشیم دەستکەوێ یەکێکەڵ یەگریەوە لە کۆبوونەوەیە وەڵا نازانم چییە وڵا خەڵک ئەم متمانەیەشی نەماوە بە گشتی قسە ناکەم بەڵام بە کاندید ڕاستە ئەڵێ ئەچنە ئەوێت ینی من چەند شەو ڕای وڵاتیانمان وەرگرتووە ئەڵێ بەس بۆ امتیازاتی خۆیانە چناوە من لێرە ویستم فیگەرە بۆ جناوە دروستکەم ئەوێش ئەوەیە کە کێشەکان لەناو عامی خەڵکان نییە بەڕاستەکەی ئەو کێشەیە کە هەیە لەناو قیادەی سیاسیا هەیە لەناو نخبەی سیاسی کووردا هەیە ئەبێن نخبەی سیاسی کورد ڕێکەوە لەسەر کۆمەڵی خاڵی هاوبەش ناکرێت ئابم شێوە پەرتەوازیە ناکرێت هیچمان پێ ناکرێت بە هیچ مشتێکی من ئەلێرا بوتم بە سپاس دەکەم دکتۆر فاتح ئەڵێ بەم پەرتەوازەیە ئێمە هیچمان پێ ناکرێت و ناشمەوە سەر قسەکانم قسە لەسەرەوە هەیە هاوکێشەی سیاسی لە عێراق لە دوای هەڵبژاردن ینی مەترسی گۆڕانکاری سلبی لەسرە نەک بەرەو باشتر بوون و بەرەو ئیجابی و بەرەو ئەوە بڕواکە گۆڕانکاری ئەرێنی بێت ئێمە ئامادەین بۆ ئەم گۆڕانکاریانە بەم واقعی ئێستاوە بەڵێ فەرموو جارێ من لە کۆتا دێڕی مامۆساوە قساکەم ئەوژەوەیە کە کێشە لە نخبەی سیاسیایە کەواتە پێش هەموو شتێ دەبێ هاوڵاتیانی کوردستان بیر لەوە بکەنەوە بە شێوازێکی ئاشتیانە سزای ئەم نخبە سیاسیە بدەن و جارێکی تر ئەو پێگە و شوێنیان پێ نەدەنەوە کە بە ناوی ئەوانەوە مامەڵە و سەودای سیاسی بکە کە لە دوجار لە زیان و زەرەری خەڵکی کوردستانە ئەمە مەسئولیەت و بەرپرسیارەتی خەڵکی کوردستانە خاڵی دووهەم کە بەلام گرنگە بۆچی یەگرتووی بابلین دکتۆر باسی ئەوەی کرد کە یەگرتووی بەچی دروستەکە ئایا بە بابلین حکوومەتی بنکە فراوانە یا بە بەشداریە من وازانم ئەم بابەتە خۆی ئەمە کێشەکەیە ئەو نخبە سیاسیە لە ئەم ساڵانەی ڕابردووە ئەو چەند دوودەی تێپەڕان ینی لە ڕووی خۆرکاری سیاسی و ئابووری کردووە بەشداری ڕاست نەهێشتووە بە حەقیقی ئەو لایەنانەی تر کە ئەتوانین بڵێم لە پەراوێزەوە چوونەتە ناو نخبەی سیاسی بەس پارتیوکێتیە بە بەستا یا هەموو حیزبەکان سێکە بۆی بزانین بەڵێ نخبەی سیاسی هەموو پارتەکان ئەگرێت نا زیاتر ئەوانەی کە پشکی گەوریان هەبووە لە نەهاماتەکانی خەڵکی کوردستان و لە ئیدارەیەکی خراپی ئەم وڵاتە حیزبەکان بۆ بێکەوە باز لەواکەین کێ ڕۆڵی بووە لەوەی کە خۆرکاری سیاسی کردووە ئابووری کردووە نەهێشتووە بەشداریەکی ڕاستەقینە ئەوەی مامۆسادارا باسی کرد نەهێشتووە چاکسازیەکی ڕاستەقینە بکرێ دژایەتی گەندەڵی نەکردووە گەندەڵکارانی سزا نەداوە ڕێزی باسەکە لەسەر ڕێمی کوردستان و تا ئێستامان ڕۆ بەغانی بەڵام بۆ یەکێک لە ڕخنەکان کە لە ئێوە گیری ئەوترێ بۆ نمونە لە کۆتایی 2017 تەنانەت 15 ڕۆژی تریش مۆڵەتە دەن بە حکوومەت ئەنیە شتار هیوایەکتان ماوە قسەکە ئەوەیە بۆچی لە کۆتایی 4 ساڵەکەیە بۆ من ئەم قۆڕکاریە لە ساڵی یەکەم هەبووە لە دووەم هەبووە لە سێم هەبووە ئەو کابینەوە هەموو لایەنەکان گوڵی ئاگدارن کە بەو پێی کە ئەمە ئەڵێ لاپەڕەیەکی نوێیە بەشداییەکی جددیە هەموو حیزبەکانی کە تازە ینی گوڵی ڕۆلی گەوریان نەبوو هەمویان مەرجیاندانە مەرجەکانیان جێبەجێ بکرێت تەنان یەکگرتووی ئیسلامی کوردستان لە نیوەی ڕێگە وەزیری کاروبا وەزیری کارەبا بەستەکە و شەڕەکە لەسەرەوە بوو کاتێ پارتیوەکێتی خۆ پێ بە خوێنی یاری دەستوری هەرێمی کوردستانی پاراستووە ئێوە و هاوپەیمانەکانتە زەختان لەسەری دروستەکە بەڵێ سێک ئەمە بەشداریمان کرد لە حکوومەتان بە مەرج بەشداریمان کرد دکتۆرگیان ئێمە بە مەرج بەشداریمان کرد بۆ نمونە ئێمە وەزارەتی کارەبامان وەرنەدەگرت ئەنجومەنی لەلایەن بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار دراکەوە یارمەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان درێ لەم پۆستەیە بۆ لە بەخات چی بکەین بەڵام لە نیوەی ڕێگە هەمووتان بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەتان بەوە کرد کە ئێمە لێرە گەندەڵی هەیە لێرە شەراکەتی ڕاستەقینە و وجودی نییە لێرە قۆڕکاری لەسەر ئەوەی کە کێشەی ئێمە بەغایە بەڵام هەمووشیان بە جۆرە لە جۆرەکان وتیان کوردستان
وەگوڵی سەری لە کێشەکە دوای لێرەوە لە سیانزەی پێنج کوردستان لایەنەکان نەدانانیشن هەمویان یەکتریان قبول بێت بەو شێوەیە ئەچینە بەغدا بەو شێوەیە هیچمان پێ ئەکرێ ئەمە پرسیارە بەم شێوەیە بین نەخێر ئەوەی تر پەرتەوازە بن ئەوەی تر ئیستیغلال ئەکرین لە عێراقا و لە مەولا مەترسی زیاتریش ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە من وازانم لەگەڵ هەموو ئەمانەشە من ئەوە ناومێدان ناڕوان مەوەزعەکە ئێمە ئەبێ بە ئیرادەیەکی بەهێزەوە بڕۆین چ وەکو ئێوە ینی کاتێک قسا کە نستەکەم دەنگدەر بە شێوەیە لە شێوەکان بێ هیوا بێ گۆڕێ من لەگەڵەوانی من ئەمە ئەوە ڕاستکەمەوە من ئەڵێم ئێمە مادام لەگەڵ عێراقی ئەبێت ئیرادەی ئەوەمان هەبێ کە ئێمە ئەتوانین لەوێ بژین ئەتوانین داکۆکی لە مافی خەڵکی کوردستان بکەین ئەبێ سووربین لەسەر ئەوە هەموو هاوکێشێکی سیاسی بخوێنینەوە و مامەڵەیەکی وەها بکەین لە دوجارە لە قازانجی خەڵکی کوردستان و شایستەی دارایی و مافە دەسوورەکانی هەرێمی کوردستان سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس دەکەم مامۆستا کۆمنتێکتە بوو بەڵام من کۆمنتێکم شەوەیە من بەش بە حاڵی خۆم ئینسانە گەر بە ڕێگایەکە ڕۆشت بێ و هاتبێتەوە مەترسیەکانی ڕێگاکە باشترە زانێ وەک لەوەی یەکەم جاری بێ بۆی چوو بێ باش من زۆر باشە بینم ئێمە هەمومان پەرلەمانتارین وەچینە بەغا و بێگومانیشم لەوەی هەمومان کوردین و ئامادەین لەسەر کوردستان خوێنیشمان برژێ و داکۆچیەکەین لەوەی دەم سوورە جێبەجێ ببێ و دەوڵەتیشمان بوێ بەڵام ئەگەر هەر یەک بێ خاڵەکانی بگرین بەغدا پێمان دەڵێ ئێوە نوێنەری خەڵکی کوردستانن یا حکوومەت حکوومەتەکە ئەمڕۆ پارتیوێکێتە ئەمڕۆ وایە نازام دوای چێ بێ تا ئێستا خۆ ئەلموین باسی ئەمڕۆکەم ئەوانە ڕۆشنە دەرەوە بەڵام ئەوانە چوونە دەرەوە حکوومەتەکە یەکێتی و پارتیە بێ ماڵەوە نوێنەرانی کوردن ئێوە نوێنەری کوردنیان ئەوانەی لە هەولێرن کامتانن با گفتو گۆ بکەین ئەگەر ئەو حکوومەتە کە یەکێتی و پارتیتیایە مەجای دا بم پەرلەمانتارانە نوێنەرایەتی بکەن من نە سیاستم دیوە و زیاد لە 30 ساڵە خەریکم نە هیچیشی لێزانم ئەمانە نایەڵن پەرلەمانتار لە دەرەوەی حکوومەت ئێمە مامۆستا لەسەر مەقسە پرسیارەکەم لە دەرەوەی حکوومەتی یاریێمی کوردستان مادام ئەم حکوومەتە وەکو جەنابەت ئاماژەی پێدەی هی یەکێتی و پارتیە لە دەرەوەی ئەم حکوومەتە پێویستمان بە ڕێککەوتنێکی سیاسی هەیە لە نێوان لایەنەکان من پێ دەڵم عیلاجەکە ئەمەیە بۆ نمونە باسی شایستەی داراییەکەین ئەڵێن بە پێی دەستور هەرێمی کوردستان هەرێمەکە لە عێراق هەموو هاوڵاتانی کوردستان هەمان مافی داراییان هەیە بۆ هەر کەسێک موچە و بودجەمان بۆ بنێرن ئەڵێ باشە داهاتمان تەسلیم کرد ئەم پەرلەمانتارانە بە هەمومانەوە ئەتوانین ئەم داهاتە تەسلیمی بەغاکەین ئەم بڕیارە بەدەستێمەیە هەمومان کۆچین بە نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستانیشەوە بەڵێ دەستور وایە ئەبێ داهاتەکان مرکزی بێ با خەڵکیش بێ موچە نەبێ وەکو بەسڕاو بەغدا موچە وەرگری کاتێکیش کە پەیوەندیەکەی بە هەولێرەوە کاکە بەغا داواکە ئەم نەوتە تەسلیم کرێ لە ڕێی سۆمەوە بفرۆشرێ جوابەکە چییە؟ من ئەوە بینم لەمە 10 ساڵە دووبارە بێتەوە بوون ینی وەزیریتان کردو من چارەسەر بە بۆچوونی من ئەوەیە ئەبێ ئەم عقلەتەی جاران بڕوە یەک حیزب حاکم بێ ئەبێ پێمان وابێ لە کوردستانە هەمومان بەیەکۆ بڕیار دەدەین و بەیەکی شۆتوانی سەرکەوتوو بین و دەبێ بە هەمووشمان بەیەکۆ شەریک بین لە خێر و لە شەڕیا نابێ بەڵام ئێمە لە هەموو داهاتی کوردستانە شەریک نەبووین لە هەموو پۆستەکانە شەریک نەبووین بەڵام لە هەموو شەڕێکە ئامادە بەنسبەت بەغداوە پێویستی ئاگاداری جەنابتان ئاگادارن بێگومان دڵنیام سنتەری استراتیژی و دراساتانەیە بە دواداچوونیشان 55 بۆ 63 مادەی دەستوری بەرامبەر کورد پێشێل کراوە خۆشت لە سەرەتای بەرنامەکان من پێ دەڵێم باشە یەک دەستوری من لە سەدا من پێم وایە لەو 144 مادەی دەستور باوەڕت بێ لە 120 جێبەجێ نەکراوە کاکە بۆ نمونە مافەکانی مافی ریفراندۆمان کرد و کەسیش نەها بەدەگوانەوە لەبەرەوە سەیریکە لەبەر ئەو قسەی مامۆستا بوو ئەبانوت براکەم ئێستا ئێمە بچینەوە لە خاڵی سفراین لە دەستوری 2005 جوابێ هەستین بە دروستکردنی مؤسساتی فیدرالی بە هەر سێ دەسەڵاتەکەوە 144 مادەکەی دەستور کە باز دەکرێت تەنیا ئەوە جێبەجێ کراوکڵە عمری ڕئیسی جمهوریە بێ ئەوە نەبێ و 4 ساڵ جارێکە بێ پەرلەمان هەڵبژاردن بکە هەرچی پابند بێ بە مافی هاوڵاتی بوون و ئەگەر ریفراندۆمەکەمان بۆ ئەو کردو ئێستاش نابێ بچینەوە بەغدا و نابێ بچینەوە ژێر سێبەری ئەو لەبەر جێبەجێ نەکردنی دەستور بۆ کردومان ئەخر ئێستا سەر جێبەجێ ناکردی کەوا بێ نابێ بچینەوە لەبەرەوە ریفراندۆمەکە لە کاتێکی ناوەختا بوو ئێمە زەرەدوزیانێکی گەورەمان لێک بەڵام کۆمیتەیەکی حیزبی سیاسی قەراری لیاوە هەر پارتی پەرلەمان بڕیاری ئێمە حیزب کۆمیتەیەکی سیاسی
بڕیاری داوا پێ کاتوە لەسەر جەم حیزبە کوردستانەکان بێجگە لە گۆڕات و هەمویان 25 جینویان هەڵبژاردەوە خۆنە پارتی دیموکراتی کوردستان هەڵی بژاردووە بۆچی ئەگەر باش وایە هەمومان برابەشین بەڵام ئەگەر مادام ڕێکدانەوەیەکی نەوەیەکی هەبێ ئەوە هەر پارتی دیموکراتی کوردستان ئەو مۆدێلی سیاست ئێمەوتنەوەی گۆڕان لەگەڵ ریفراندۆم نەبووم بەشداریتان لەگەڵ ریفراندۆم نەبوون بە هیچ شێوەیەک هەتا ئاخر شەو طبعاً ڕۆژێک پێش هەڵبژاردن ئەوە کاکسانی ئەمینداری شتێکە دەنگی داوە کۆمەڵی ئیسلامی من ئێستا قسە بۆکەمەوەش دوایەوەی ئێمە پێمان وا بۆ ریفراندۆم ئێمە بەڵێ ئێمە وتمان دەرەنجامی ریفراندۆم خاکی کوردستانان لە دەست دەچێ یەکریزی ناوخۆ تێگەچێ دوژمنان پەلامارمانەدەن ئەوەی هەشمانە لە دەستمانەچی هەموویان بەڵام ئەنجومەنێکی باڵای ریفراندۆم دروست کرا ئێمە پێمان باش نەبوو بەشداریمان نەکرد و هاوەریشمان کرد ڕۆژێک پێش هەڵبژاردن کاک سادی پیرە مانگێک بەر لە ئێستا لە دیبیتێکا لەگەڵ من لە ڕانیە وتی ڕۆژی پێش کۆبوونەوەکە بەڵێمە جاگاداری و معلوماتە بووین دوای هەموویمان وەرگرت بە جەنابی کاک مەسعود مانوود ئەم ریفراندۆمە با نەکەین ئەم نامەیە تیلەرسۆن زۆر گرنگە هیچی لە نامەکەی بلفۆر بۆ دروستکردنی دەوڵەت بۆچی پارتیتان بەتەنانە هێشتەوە من با بۆ باسکەم وتی ئێمە وەکو یەکێتی و یەکگرتوش ئەمە قسەی کاک سادیەکەم پێمان باشە ئەم ریفراندۆمە دواخین ئەم نامەیە وەرگرین تی جەنابی سەرۆک پێی وتوین و توێتی من تازە خەڵک کۆبەتەوە چەپڵەی بۆ لێداوە هەرێکم ئەگەر سەرکەوت بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر ئاسی زۆر باڵا هەنگەشیان بووە ئەگەر قسەکەی من وانە پێداوە یەک ڕۆژ پێش ریفراندۆمەکە ئێمە ڕێیمان وا بوو دواخرێت سپاسەکەم مامۆستا بەڵام ئێمە ئەو شەوەی کە دوایی هیچ چار نەماکە بکرێت بۆی نەڵێن ئەمانە لەگەڵ دەوڵەتی کوردی و سربەخۆی نین وتمان بەڵێ ئێمە لەگەڵ ئەو ریفراندۆمەین بەڵام ئەم مەترسیانەی کەوتومانە هەر لە پێش هاتی شەدی کۆمنت و قسەکانی ئەو ریفراندۆمە کەباتی دەکرێت بەڕێزان ئەو ریفراندۆمە ئێمە بۆچی هەمومان دەڵێنێتە لە خاڵی سفرای ئەگەم لە ساڵی 2005ەوە ئەو دەستوری کە نووسراوەتەوە باسی ریفراندۆمەکە هاتە ئاراوە ئێمە لە ساڵی 2005ەوە ئەو دەستوری کە نووسراوەتەوە خاڵەکانی جێبەجێ نەکراوە ئەوەی کە پاڵی بەسەرکردایەتی کوردستانەوەدا نا بە حیزبە سیاسیەکانەوە وەکو گروپێک کە کۆمیتەیەکی سیاسی 25 نۆی هەڵبژاردووە ئێمە گۆڕانی تیانە بووین پیرۆستاوێ بەڵام دەنگتان پێداوە ئەوانەی کە ئەو کۆمیتەیە 25 نۆی هەڵبژاردووە ئەو ریفراندۆمە بۆیە کرا لەبەرەوەی دەستورەکەی عێراق جێبەجێ نەکراوە کەواتە ئێستا بۆچن بۆ باخ ئێمە ئەچین لەبەرەوەی تازە بەشێکی لە عێراق و پرۆسەیەکی سیاسی گرنگی وەکو هەڵبژاردن دەبێ حیزبەکانی تێدا بەشدار بێ و پارتی دیموکراتی کوردستان یەکەمین حیزبی هەرێمی کوردستانەوە دووەم حیزبی عێراقیشە یعنی ئەگەر تۆ بێ پارتی دیموکراتی کوردستانی تێدا نەبێ هەموو پرۆژەکە هەموو پرۆسە سیاسیەکە هەڵدەوەشێتەوە و هەرێمی کوردستانیش ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەبێ حیزبەکانی تر بەشداری تێدا بکەن کام حیزبی یەکە بە بەشداری تێدا دەکات بۆیە ومانەوەی کیانی دەستوری هەرێمی کوردستان و بۆ داکۆکیکرد لە جێبەجێکردنی دەستور بەدەی مخلیسیش ئەدامی ئەو 55 مادەی پاشلکارێکی جەنابی سەرۆک فەرمووی تێدا بووین مادە بە مادە و پاش جوڵاندنی هێز مادەی نۆشی هاتە سەر ئەوەی دەستور کاتێکە جێش و جاشی عێراقی دژی پێشبەرگە و هێزی پێشبەرگە و خەڵکی کوردستان جوڵێرا و خوێنی شارڕژێرا مادەکانی زیادیشی کرد بۆ 6 مادە زیاتر ئەو دەستورە تەنها حبر علاوەرەقا نووسراوەتەوانێ ئێمە لەناو پەرلەمان لەم عێراقی جەنابەت باسیەکەی هێندە وێرانەیە چۆن ئەتوانن ئەم دەستورە جێبەجێ بکەن ئێوە گەر بچناوێ لە سەرەتای دامەزراندنی بڵێن ئەو حکوومەتەی تازەیەوە ئەبێ ئێمە وەکو کورد لە کوردستانەکان هاودەنگ بین لەوەیە کە دەست بکەین بە دروستکردنی مؤسساتە ئیتیحادیەکانی عێراق چونکە عێراق تا ئێستا دەوڵەتێکی موحەدە دەوڵەتێکی یەکگرتووە دەوڵەتی ئیتیحادی مۆدێلی دەوڵەتی ئیتیحادی جێبەجێ نەکراوە ئیتیحادی نییە موحەدە تا ئێستا دەوڵەتی ئیتیحادی مۆدێلی فیدرالی لەسەر تاپای دنیا داوایە ئەو دەسەڵاتی تەشریعی ئەبێ دوو بەجلیس بێ مادەی 65 ئەو دەسەڵاتەی کە پێوترێ جێبەجێکردن ئەبێ بگەڕێتەوە بۆ جوبەری وەزیران کە قەرار دەرەکات ئەو دەسەڵاتی دادگای بێ بەپێی یاسایە لە 2005 بە دواوە دامەزرێ بەڵام بەپێی قانونی بریمەر ئیشەکە ئێستش بۆیە ئەو دەسەڵاتانە ئەبێ بکرێ بە فیدرالی دابمەزرێنرێ بە شێوەیەکی فیدرالی محکەم بەو شێوەی کە دەستور نووسراوە ئەو دەستورە ئەگەر جێبەجێ دەکرێت ئیتیفاقێکی سیاسی و کۆمەڵایەتی و هاوسەنگیەکی هێزەکانە
ئەگەر تۆ لە 2005ەوە مۆڵەتت داوە بە دەوڵەتێکی عێراقی شکست خواردوو بیت خەریکی دروستکردنەوەی بی هەموو کەڕەتێک هەموو 4 ساڵ جارێک ئەمە لە بەرێەوە بەو شێوەیە کە بچیتەوە مەدان ئەمە بووکە وای لە حیزب کوردستانەکان کرد ڕفراندۆم با بکەین لایەنەکان باسەکەن ئەڵێن ڕفراندۆم وای کردووە پێگەی هەرێمی کوردستان لە عێراق لاواز بێت ئاماژە بەوادن کە ئەو نامەی تیلەرسن نامەیەکی گرنگ بووە بەس پارتی ئامادە نەبوو گوێی لێ بگرێت. بەڕێزەکەم جێبەجێ نەکردنی دەستور کە لەلایەن زۆرینەی عێراقەوەیە شیعەکانە ئەم جارە جێبەجێ نەکراوە دوو ڕنگدانەوەیە بێ یا ڕنگدانەوەی تو دووتیژی دەبێەوە خۆی سونەکار کردیان یا ڕنگدانەوەیکی ئاشتیانەی دەبێەوە هەرێمی کوردستان کە کردی ئەوە تۆ هەردوو نمونونەکە بینی لە عێراقا هەردوو ڤێرژنەکە هەردوو مۆدێلی ڕنگدانەوەی جێبەجێ نەکردنی دەستورەکەت بینی لە ئەگەر تۆ ملەتی کورد فێری شەڕەنگێزی نیە بە درێژایی شۆڕشەکانی خۆی لە شۆڕشی بارزاری نەمرەوانەیە هەتا ئێستا شەڕی بەرابەر مەدەنی و خەڵکی بێتاوان نەکردووە ئەمە بە هیچ جۆرێک لە ئەخلاقیات و ڕەوشی شۆڕشە کوردەکانانە بە شێوەیەکی ئاشتیانە وتمان باوەرن ڕێفراندۆ بکەین بە شێوە ئاشتیانەکە ئەوتنگ و تیژێ بوو کە لە ناوسونەکانە ڕوویدا. زۆر سپاس دکتۆر مامۆستا فاتح ئەوە بۆی ئەو سوء تەفاهمە یانی چارەسەر بێ لە تەوەری پێشوو جەنابتان ئەخیر کەس بوون قسەتان کرد لەم تەوەری ئێستا مامۆستایەکەم قەزمە نەبوو دێمەوە خزمەت من بەبەسم یەکش بە ڕوونکردنەوەی بدەم من بەبەسمەوە کاتێک کە مامۆستادارا قسەیە کرد مامۆستا زۆر تداخل مناظرەیە ئەزانم مزانم خۆشی یەکتر بکەن شتێکی تەبیعیەتم ئەوە کاتی شەماڵ من بیرمە ئەگەر هەڵە نەبم پار لە بەرنامەی باسی ڕۆژ میوانداری جەنابت و بەڕێزێکی دیکەم کردبوو قسەمان لەسەر میساقی شەرەف یاخود نازم پەیماننامەی شەرەفی نێوان لایەنەکان کرد یا شتێکی میساقێکی نیشتیمانی لە نێوان لایەنەکان چەند گرنگە ئێستا ئەمە زیندوو بکرێتەوە وەکو مامۆستاداراش ئاماژەی پێدا ئەم حکوومەتاڵی حکوومەتی یەکێتی و پارتیە کەواتە لە دەرەوەی و لەوێش کە لەگەڵ پەرلەمانتارەکانە قساکری ئەڵێن ئێمە لەگەڵ ئێوە قسە بکەینیان لەگەڵ حکوومەتەکەتان و پەرلەمانتارەکان یەوێت جگە لە یەکێتی و پارتی پەرلەمانتارەکانی ترم حکوومەتیان قبول نییە ئەمە هەرێمی کوردستان کەواتە لە دەرەوەی ئەم حکوومەتە چەند گرنگە میساقێکی شەرەف نیشتیمانی ڕێککەوتنێکی سیاسی بوونی هەبێ فەرمو عفوا طبعا كاتكي مزوزو كم وبراسكي منو دكتور فاتح حسين ما كل بلا مو مناظره يعني ابي مناظره به عفوا مناظره ابي ما في خلق ما في مش بارز غابي متناقص ما ممكن ما خاليه كم خالي دوم يعني كلام يسلم شواك السين اللي مش مناقشه يمكن رب يكترينين وقتيتي ببرين بقناعاتي من بغاش الكوتونا بين هل ايه نموذجك ابو بغا كواتا اويك جناب باسكر اما لا بار بوو بەڵێ ساڵونێ لەمە پێشوو باسی میساقێکمان کرد میساقی پەیماننامەی نیشتیمانی کردنەوە هەموو لایەنە سیاسیەکانە فعلا کۆمەڵی خاڵی هابش بدۆزینەوەنی هەموو لایەنە سیاسیەکانە سێ ڕێ بکەون ئەگەر ئەو کاتەوە بکرا بە قەناعەتی من 16 ئۆکتۆبەر و ئەمانە دروست نابوو و لە 25 نوێژ هەموو لایەکان بە یەک متفق بوون و ئەتوانی کە ئەو پرۆسی ڕفراندۆم یاخوا شتێکی تبووە بە سەرکەوتوی بیامەداتە سەر بە بوون یاخو بە نەبوون بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ماوەستا باسی ئەنجومەنی فیدرالی کرد ئەنجومەنی فیدرالی تەنها دەستگایەک نییە بۆ پاراستنی هاوسەنگی نێوان لایەنە سیاسیەکان بەڵکو ئەنجومەنی فیدرالی هۆکارێکە بۆ پاسگاریکردن لە ئەقەلیەت ئێمە بمانوێ نەمانوێت لە عێراق ئەقەلیەتی بە ژمارە کەمینەین بەرامبەر بە عەرەب و بە ژمارە کەمینەین بەرامبەر بە سونە یاخو بەرامبەر بە شیعە کاتە پێشمان بچی پێشمان ئەنجومەنی فیدرالی هەیە یەکی لە بەرنامەکانی ئێمەش ئەوەیە کە بەڕاستیەکەی یشکەین لەسەر تەفعیلکردنی مادەی 65 دەستوری عێراقی طبعا مشکلی دەستوری عێراقی لەوایە کە دەستوری عێراقی دەستوری توافقیە لە نێوان لایەنە سیاسیەکان بە توافق دانراوە ئەندامانی نووسینەوەی لیژنەی دەستوری عێراقی توافقیان کردووە لەسەر ئەم مادانە ئێستا نمونەی بەجناب تێمە بۆی کە زۆر وازدەح لای بەڕێستەوە لای بینەریش مادە 140 دەستوری عێراقی مانەیە مادە 140 دەستوری تایبەتە بە ناوچەجیاکان کە لە نێوان ئێمە حکوومەتی اتحادیە ناوچەیەکە جێلاکۆ کە ساڕم بە تۆ ئایا عایدێتی ئەو ناوچانە ئەو زەویانە بۆ ئێمە یاخو بۆ حکوومەتی اتحادیە لە مادەی دووەمە باس دەواکە کە ئەم مادەی تاکو سیوێکی 2007 جێبەجێ بکرێ بەڵام ئێستا تورکمان و شیعە تورکمان و عەرەب باس دەواکەن لەم مادەی مودەگەی تێپەڕێواتە پێویستی بە تعدیل هەیە پێویستی بە تعدیل ئێمەش پێویستمان بە تەفعیلی هەر مادەی دەستوری هەیە کەواتە تا ئێستاش مەجالی ئەوە ماوە چون بەڕاستی پرۆسی سیاسی لە عێراق پرۆسەیەکە بەردەوام لە پرۆسێکی گۆڕانکاریە هەر لە عملی تەحویلیایە هێشتا نەگەشتە ئاستی خۆک چۆن مامۆستایان باسییان ینی کوردی کەواتە ئێمە ئەتوانین ئیشکەین لەسەر بەزانین جەنابی کاک دکتۆر بەرهەم لە لێدوانێکی بۆ کوردستان 24 ئەگەر هەڵە نەبن لە دۆک بوو ئاماژەی بەوە داوتی ئێمە هێندە لاوازی نە بەغداشێنە بەهێزە بەڵێ بەتاکیدە وایە بەڵێ بەتاکید نابێ بەکەم لە خۆی بڕوانێت من عاجز جنابتم کرد هێشتا پرۆسی سیاسی لە عێراق پرۆسەیەکە بەردەوام لە گۆڕانکاریایە کامل نەبووە هێشتا مؤسساتی
مؤسساتی انتخاباتی دیوە وڵاتی 100 ساڵ عمرێتی خۆمە حەزان قسم عفونکە سەکەی تۆ زۆری منوازان سەدەی مەلەکیە زۆر لە پێشەوە دەدانی بینیوە تا کلابچەکانات بەڵێ فەرمو فەرمووە زامی قسەکەی جۆرات سپاس دەکەم ئەم بابەتە بەسی میچیە مەسمی لێرە ئەوەیە کە هێشتا پرۆسی سیاسی علاقە نەگەشتە حاڵەتی کامل مؤسسات تەشکیل نەکراوە لە ئەسنای ئەم پرۆسە تەحویلیا و لە توانێشی دەستکەوتوانن بەڵام بە مەرجێک بەم شوێ ئێستا ئێمە گفتوگۆکەین بۆ شوێ کە بەیەکەوە متفق بین لەسەر چی متفق بین ئێمە بەڕاستەکە ئێمە پێویستە لەسەر کۆمەڵە لە کوردستان متفق بین لەسەر شەفافیت پێویستە متفق بین لەسەر سیستەمی سیاسی کوردستان پێویستە متفق بین ئێمە چیمانە لە کوردستانە ئایا سیستەمێکی پەرلەمانیمانەوە سیستەمێکی سەرۆکایەتیمانەوە یا سیستەمێکی خەڵکمانە لەمابینی سەرۆکایەتی پەرلەمانیە دەسەڵاتەکان چۆن تەوزیع کرێ ئێمە تا ئێستا دەستورمانە لە کوردستانە کاکە مەفروض باشن لە علاقە متفق ئێرە حەڵکەین لە پێشان جابڕن بۆێ سپاسمەوە عزیزی من بەبەست مە دکتۆر گیان ئەڵێم ئەمە پێویستە لەسەر کۆمەڵێک خاڵ لێرە لە هەرێمی کوردستان متفق پاشتر بچنە بەغا لەوێ تۆ قسە بکەیت من لێرە متفق نەبم لەسەر سیستەمی سیاسی خۆمان دکتۆر فاتح قسە لەسەر داگەین بە حەلەوت قسەیەکی سەر هاوپەیمانێتەکانی دوای دوانزەی ئەم مانگە بکەین ڕەیەکەیە ئەڵێت بۆ نمونە ئەمریکا داوای کردووە یان سەپاندوویەتی بەسەر لایەنە سیاسەکان بە تایبەت لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە پاڵپشتی لە عەبادی بکەن ڕەیەکی تریشەیە ئەڵێت پێویستە کورد ئەم جارە هەرچەندە دەستی سوتاوە و لەو کوونەوە وەکو کوردەواری ئەڵێ مار پێوەی داوە پاڵپشتی لە مالکی بکات چونکە مالکی لە لای وڵاتانی عەرەبی مەقبول نییە و پاڵپشتێکی ئەو تۆی نییە و ئەو پاڵپشتیە نێودەوڵەتیەشی لێ ناکرێ کەواتە کورد بە چ ئاڕستەیەک هاوپەیمە یاخود دانوستانەکانی لەسەر چ بنەمایەک بێت و داواکاریەکانی چی بێت فەرموو بڵێ من حەز ناکەم بچمەوە سەر بابەتی ریفراندۆم ئەرەوڵات چکە کاتمان بۆ خواست بۆ بەڵام وردەکاریەکەی پێویست ناکایسە بەشینەوەسەرەوە زۆر قسەی لەسەر کراوە ئێمە لە عێراقا ئەوەی کە زۆر گرنگە وەکوتم هەموو شتێک پەیوەندی بە کوردستانەوە هەیە ئەوە نابێت بەڵام بەڕاستی ئێمە وەگوتم ئەو هێزە سیاسیانی کە نوێنەری کورد بوونە ئەبێ ئەمڕۆ گۆڕانکاریتیان ڕووبدا بۆی دوجار بتوانین هەماهنگگیەتر دروستکەینەوە بەڵام هەمومان نابێت لە بیرمان بچێ ئەو عێراقێکی پرکێشەیە و بەردەوام بە بچووک ئەڕوانێتە ئێمە و هەرچیشی پێ بکرێت بۆ بچووکردنەوەی کوردستان و دەسەڵاتەکەی ئەیکات بۆیە کورد ئەبێ ناوێنەی میساقی شەرەف ناوێنەی هەر شتێکی تر پێویستە یەک ریز بێ ئێمە بە عەدەد هەمووشت ڕاستە فعلەن هەندێکیان بە ژمارە بەسەر ئێمە سەپاندووە بەڵام کورد دەتوانێت دۆزەکەی خۆی وا لێ بکە بابەتەکە لە ژمارە دەرچێ ئێمە نەتەوەیەکین ئێمە بە شێوازێکی ئارەزوومەندانە جارێکی تر تێکەڵ بە عێراق بووینەتەوە بۆیە ئەبێت ینی لە نێو خۆمانە ئەم یەک ریزیە ئەم یەکەلوێسیە لەسەر ئەو مافە دەستوریانە بڵێ بیسازێنین من شتێکتر هەیە ئەکرێ ئێمە لە عێراقا لە دوجارە هەندێک هاو کێشەی سیاسی وابێ هەندێک جیاوازیشمان هەبێ و تەنانەت هەندێک تەحالوفیشمان هەبێ بەس گرفتی ئێمە کە لە تەواوی مێژووە توان بڵێم هەمانە ئەوەیە کە اتفاقمان لەگەڵ بەرامبەر لەسەر حسابی مافی خۆمانە ینی بۆ نەگەر هێزێکی کوردی یەک دوو کوتلە لەگەڵ هێزێکی تری شیعی یا سونیا یەک بگرن بەڵام لە پێناوی ئەوەی کە خەڵکی کوردستان مافەکانیان پارێزراو بێ دوجار ئەگەر هەڕەشەیە دروست کرا بۆ سەر مافە چارە نووسازەکان هەمومان یەک بین یا ئەو هێزانە بەکاربیێنین بۆ داکۆکیکردن چونکە ئێمە بێ یاریەکان بگۆڕین بەڕاستی بەڵام ئەبێ هێڵی سوورمان هەبێ نەمەی تەحالوفات لە بڵێ بەقای ئاسایی منڵێم هەتا هێزەکانی بەس گرفتەکەەوەی ئێمە بڵێ لەسەر حسابی تەنازل دابەزین لە مافەکانی خۆمان ئەوە بکەیت کە ئەوە مەترسیەکەیە تەنانەت ئەوەی کە ڕوویدا لەم دوایشە هەر پەیوەندی بەوە هەیە ئێمە کەواتە ئەتوانین هاوکێشی هێز بگۆڕین بەڵام هەموو جار ئەبێ ئەوەمان لەبیر بێ مامۆسایانش تەکیدیان کردەوە ئێمە کاری ئەوەی لە عێراقا ڕووەدا تەنها کاری پەرلەمانتار نییە دکتۆر ئەگەر حکوومەتی عێراقی بۆ نمونە بەردەوام بێت لەوەی کە لە نێوان کەوانەیەکە بە شێوەیەکی ئینتیقائی و ئینتیقامی لەگەڵ کورد مامەڵە بکات ئێمە ئەگەر لەوێ یەکیش بینیشمان بۆ کرێ بڵێ ئەگەر سیکە ئەوان زیان لە ئێمەدەن بۆ ماوەیە بەڵام عێراقیش خۆی ئەوەندە ینی ڕێک و سازنین لە بینی خۆیانە ئێمە ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان زۆرشت دێتە پێشەوە تەحالوفەکانمان بگۆڕین بەس بەمەرجی خۆمان یەک بین ئەو هێزێک کە ئێوە زیانمان لێدا ئەویش پێویستی بە ئێمە هەیە ئێمە ئەتوانین بچینە بەرەکەی ترەوە بەس لە پێناوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نەک لە پێناوی ئەوەی کە هەندێک دەستکەوتی حیزبیمان هەبێ یا شخصیمان هەبێ ئەمە زۆر گرنگە ئەمە کوشتەی دەست ینی کوشتەی کورد لە مێژ زۆر بە کورتی بێت چکات مەجای دو پەیامتان نامێنێ دوایی فەرمە من لە ڕاستیدا پێم وایە هەمومان نەزانین کێشەکانی دەستور چیە و چی دروستکەین بۆ نمونە مەجلیسی ئیتیحاد گرنگە بۆ ئێمە
وەزانین هاوپەیمانی کراوەیە بێکاری لەسەر بکەین بەڵام خاڵی بەهێزی ئێمە تەنها ئەو 56 پەرلەمانتارە کوردنیەکە ئاچێتەوێ بۆیە هەموو جارێتەکی لە ڕێخستنەوەی ناوماڵی کوردەکەم خاڵی بەهێزی کوردەوەیە کورد نەتەوەیەکی گەورە و گرنگی عراق کورد دروستکەری عراقی نوێ کورد پشتیوانێکی گەورەی هەیە لە نەتەوە گرتوەکان و لە ئەمریکا ئێمە قسەیەوانمان شکار لە کاتی دەرفراندۆمان لێمان نیگەران بوون ئەجینا ئەمریکا پشتیوانی کوردە بۆ جێبەجێکردنی دەستور و من پێم وایە وڵاتانی دنیاش پشتیوانیمان دەکەن مامۆستا کۆتایی تۆ سەیری ئەو کامێرایە بکە بڵێ بۆ دەنگت پێ بدەن بەڵە باش فەرمو من لە کۆتایە داواکەم لە خەڵکی کوردستان دەنگ بە من بدەن تا من پێم وایە لە خەمەکانی خەڵکی کوردستان تێگەیشتوم و دەشزانم کێشەکانیان چییە و چیش دەکرێەوە چارەسەر و پێشم وایە تا ناو ماڵی کوردستان یەک نەخەینەوە و بە یەکریزی نەچین ناتوانین چارەسەری و کێشانە دەنگم پێ بدەن تا بتوانم نوێنەری ڕاستەقینەی ئێوە بم بازرگانی بە دەنگەکانتانەوە نەکەم بەرژەوەندی دکتۆر فاتح بۆ دەنگت پێ بدەن دەنگ بدەن بە من بەو پێی کە من لەگەڵ خەم و خواستەکانانە ژیا و من کەس و کار منفعلە من بە شێوەیە ژیاوم کە ئەو خەڵکە چۆن ژیا ئاواژین بە توانای خۆمان پێگەیشتوین و لە پەرلەمانی بەغاژا داکۆکیەکەین لە مافی زیانیەکان بە ئەنفال و غەیری ئەنفالەوە بۆ دەنگت پێ بدەن هیوادارم لە هەوڵاتانی هەرێمی کوردستان لە بەتابەتی خەڵکی شاری سلێمانی کە دەنگ بن بە شەماڵ ئەحمەد ئیبراهیم بۆی کە بتوان ژمارە 36 بۆی ژماری خۆت نەڵێی خەی ناکات بۆی بتوانین کە لە بەغا بە جورئەتەوە دیفاع لە مافەکانی ئێوە بکەین و دنیا دکتۆر ڕێبین بۆ دەنگت پێ بدەن لەبەرەوەی من ماستەردامەم لە باج و بوجەدا هەیە و ئەو قوت و موچەی خەڵک کە دەبڕدرێت و دکتۆراشمان لە یاسای دەستوریدا هەیە بەڕێکەوت هەڵکەوتووە کە ئێمە دوو کێشەیەمان لە بەغدا هەیە وەڵاما دەمەی ژمارەکەی وت با منیش بڵم مەیڵێن بۆی عدالت هەبێت باشە نایڵێن دکتۆر ڕێبین سەلام محەممەد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی دکتۆر ببورن مامۆستا شەماڵ ئەحمەد ئیبراهیم کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای سلێمانی و دکتۆر فاتح سەنگاوی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی مامۆستا دارە محەممەد ئەمین سعید کاندیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی زۆر سوپاسانەکەم هیوادارم ئەو بەڵگانەی خستوتانەتە ڕوو ئارگومنتەکانتان ڕاو بۆچوون و بەرنامە و بەڵێنەکانتان توانی بێتی کە قەناعەت بە دەنگدەرانتان بکە کە دەنگتان پێ بدەن بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن هێشتا کۆتایی نهاتۆ سبەی لە شارێکی دیکەی کوردستان لە خزمەتان نابم ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش